شاری چۆنگچینگ بە واتای دووجار ئاهەنگێڕان لە سەردەمی شانشینی سۆنگ ئێستا ناسراوە بە شاری مێگایان زەبەلا. ئەم شارە دەکەوێتە باوشی چیابەرزەکانی چین، گەورەترین و قەڵەباڵغترین شاری چینە کە 31 ملیۆن کەس لەم شارە دەژین. ئەم شارە دەکەوێتە باشووری ڕۆژ ئاوای وڵاتی چین لە ساڵی 1997 لە هەرێمی سچوان جیابوت. خەڵکی ئەم شارە زیاتر بە دیالەکتی چۆنگچینی ماندرین قسە دەکەن. پێم وایە چۆنگچینگ شارێکی زۆر خۆشە و ئەم ناوچەیە شوێنێکی زۆر گونجاوە. زۆرم بەدڵە و دەمەوێت چەند ڕۆژێکی دیکەش لێرە بمێنمەوە و شوێنە جوانەکانی ئێرە ببینم. بەخێرهاتنی هاوڕێیانمان دەکەیندا تەواوی دنیاوە کە دێنە چۆنگچینگ. مێژووی دروستکردنی شاری چۆنگچینگ بۆ سەردەمی شانشینی مینگ و قینگ دەگەڕێتەوە کە 3000 ساڵ پێش ئێستا بوو. ئەم شارە بەناوەندێکی بازرگانی و تاوەر و باڵەخانی بەرز و هەوربڕ ناسراوە. ئێرە گۆڕەپانی کۆشنلۆیە لە چۆنگچینگ لە چین، وەک لە وێنەکە لە پشت بۆ دیارە گۆڕەپانێکی ئاساییە. خەڵک هاتوو شۆ دەکەن لێرە لەو خواردنگایانە خواردن دەخۆن، بەڵام لە ڕاستیدا ئێرە نهۆمی ئەرزی نییە، یان قاتی ئەرزی نییە، قاتی 22مینە بەهۆی تۆپۆگرافی و جیاوازی ئەو شارە وای کردووە کە وەکو قاتی یەکەم دەربکەوێت. داهاتی ساڵی 2022 ئەم شارە 2.91 تریلیۆن یوان بووە کە دەکاتە نزیکی 400 میلیارد دۆلاری ئەمریکی. بەخێراتنی هەمان دەکەین کە هاتون بۆ چۆنگچینگ، هەروە هاتون بۆ باڵەخانەی سنتەری دارایی جیهانی. ئەم باڵەخانەیە پێشووتر بەرزترین باڵەخانە بوو لە چۆنگچینگ کە 590 مەتر لەسەر ئاسی ڕووی دەریاوە بەرزە. بەخێر بێن بۆ چۆنگچینگ. چۆنگچینگ نەک هەر خواردنی خۆشە، بەڵکو دیمەنی جوان و سەرنجڕاکێشی هەیە. چۆنگچین بە یەکێک لە پێشکەوتووترین شارەکانی چین دادن. زیرەکی دەستکرد و ڕۆبۆتەکان ژیانی خەڵکەکان ئاسان بوو. شارەکە گرێبەستی لەگەڵ 80 وڵاتی دنیا کردووە بۆ تەکنۆلۆژیا و زانیاری. دیمەنی کۆشکی نێودارستانە چڕەکان ژیانێکی خۆش و پڕچێژ دەبەخشێت. زیاتر لە 478 کیلۆمەتر هێلی ئاسنی و میترۆ لەژێر دەریا و سەر دەریا و لە ئاسمانیش هەن. هێڵی میترۆ لە شاری چۆنگچینگ جیاوازترە لەوانەی لە جیهان، لە زۆر شوێنە لە ژێر زەویە و لە ژێر ئاو و دەریا و ڕووبارە و هەندێک جاریش وەکو دەبینن لە دەرەوەیە یان بەناو ئاوایی و باڵەخانەکانە تێدەپەڕێ. چۆنگچینگ 11 هێڵی میترۆی هەیە. ئەگەر زۆر شارەزا وریانەبی ڕەنگە بە ئاسانی لە شەقامەت تێکەڵاوەکان و پێچاوپێچەکانی دەرنەچی. هوانگجۆوان ئینتەرچێنج یان ئالوگۆڕی شەقامەکانی هوانگجۆوان ئەمەیە کە لە پشت منەوە دیارە. 21 شەقام بە بەرزی 37 مەتر بە چەندین ئاراستەی جیاواز یەکتر دەبڕن با قەڵەباڵغترین و ئالۆسترین ڕێگابڕەکان یان ئینتەرچێنج لە چین هەژمار دەکرێت. لە ناو چینیەکان پندێکەیە دەڵێن ئەگەر ڕۆژێک یەکێک لە ئاراستەکانی ئەم ئینتەرچێنجت هەڵە کرد ئەوە تۆ ڕۆژی دوایی دەگەیتەوە شاری چۆنگچین.
من بۆ کارکردن هاتوومەتە چۆنگچینگ ئەمە دووەم جارە دێمەیەرە جاری پێشتر کە هاتم ساڵی 2016 بوو لەو کاتەوە چۆنگچینگ زۆر گۆڕاوە بەرەو پێچوونی زۆری بەخۆیەوە بینیوە ئێستا لە ئاسێکی زۆر بەرزتردایە بەڕاستی خەڵکی ئێرە زۆر گەرموگوڕ و خۆشەویستن بۆ نزیکەی هەفتەیەکی تر لێرە دەمێنینەوە لێرە یادگاری زۆر دروست دەکەین بۆ گەشت هاتووم بۆ چۆنگچینگ لە چۆنگچینگ نودڵی واندا و نودڵی نۆک زۆر بەتامە هەروەها دیمەنی شەوانی هۆنگیا زۆر جوان و سەرنجڕاکێشە لێرە میترۆ بەنێو باڵەخانەکاندا تێدەپەڕێت کە شتێکی نایابە خەڵک دێن بۆ سیرکردنی وێنەگرتن لێرە زۆر جوانە خەڵکی زیاتر دوای نیوڕۆز سەردانی ئێرە دەکەن تاوەکو درنگانی شەو دەمن باڵەخانە بەرز و ڕووناکی ڕەنگا و ڕەنگەکان دیمەنێکی دڵڕفێن بە شارەکە دەدات چۆنگچین بە خواردنە تون و تیژەکانی ناسراوە هەردوو ڕووباری یانگس و جیالین شارەکە دەکەن بە سێ بەش ئەمەش سەرنجی گەشتیاران و بازرگانانی ڕاکێشە ئەم شارە دەستپێکی کۆریدۆری ئۆراسیە و ئەوروپایە لە پرۆژەی پشتێن و ڕێگا مهدی فەڕەج ڕووداو چۆنگچین چین